پێم وا بێمە کارێکی زۆر نەشیاو بوو بۆ هەرێمی کوردستان بەداخەوە کە نەتوانرا هەڵبژاردنەکان لە کاتی خۆیان بکرێت بەهۆی ئەو ناکۆکیان و جیاوازی بیر و بۆچوون کە لەسەر یاسای هەڵبژاردن لەسەر کۆمیسیۆن لەسەر هەموارکردنی هێشتنەوەی هەبوو ئەمەش ئەبێ بە سروشتی وەربگیرێنەوە حیراکی سیاسی کۆمەڵگایەکە بەڵام ئێمە تاکید دەکەینەوە چاوەڕێی ڕێککەوتنی سیاسی لایەنە سیاسەکانێکین بڕیارە لە هەفتەی ئایندا کۆبوونەوەیکی تر لە سەرۆکایەتی هەرێم بکرێ لایەنە سیاسەکان جۆرێک لە نزیک بوونەوە بن جۆرێک لە ڕێککەوتن هەبێ بۆی ئەو ڕێککەوتن سیاسی پێیکەن بەرگە یاسایەکەی پێداویستە یاسایەکەی لە پەرلەمانی کوردستانە ئیتر ئایا هەمواری یاسای هەڵبژاردنە هێشتنەوەیەتی بە یەک باز نەفرە بازنەکردنەوەیەتی سیستەمێکی تێکەڵە هەر ڕێککەوتنێک لایەنە سیاسەکان بیکەن ئێمە پێداویستە یاسایەکەی لە پەرلەمانی کوردستانە بۆ جێبەجێکەین خاڵێکی تر بابەتی کۆمیسیۆنەکە ئایا ئەم کۆمیسیۆنەوەکو خۆی ئەمێنێتەوە هەموارەکرێتەوە هەموار ناکرێتەوە دوو پۆستە شاخرەکەی پڕەکرێتەوە بەڵام بە دڵنیاییەوە ئەگەر لە هەفتەی ئایندەشا لایەنەکان لەسەر هەمواری یاسای هەڵبژاردن ڕێک بکەون بەلای کەم لە پەرلەمانی کوردستان ماوەی دوو-سێ هەفتەیەکی وێت تا ئەمانە خوێندنەوەی یەکەمی بۆکرێت دووەمی بۆکرێت سێمی بۆکرێت و دەنگدانی لەسەرەکرێت دوای ئەوەش کۆمیسیۆنی سەربەخۆی هەڵبژاردنەکانیش کارا بکەینەوە کۆمیسیۆن بەلای کەم 6 مانگەوێت بۆی هەڵبژاردنەکە بکات کەواتە ئەگەر ئێمە لە یەکی دەوە حسابیکەین کۆمیسیۆن 6 مانگەوێت ینی تا مانگی 4 ساڵی ئایندەی ئەوێت بۆی بتوانێت هەڵبژاردنەکە بکات لە پەرلەمانی کوردستان ئێمە بە هیچ شێوەیەک نایڵین وەکو بەغدای لێبێت پەرلەمان پەکی بکەوێت وادەکەی درێژ نەکرێتەوە و کۆمیسیۆنیش کاران نەکرێتەوە ڕێککەوتنیش لەسەر یاسای هەڵبژاردنەکرا